پێچێ ئەم وەرزی زستانە بەلای دانیشتوانی پارێزگاکانی عێراقەوە جیاواز بێت و شەوی یەڵدای ئەم ساڵیان بە چاوی ڕووناکەوە بەسەر بەرن. وەزارەتی کارەبای عێراق لە پلانی دایە بۆ ئەم زستانە ڕێژەیەکی زیاتر لە پێدانی کارەبای نیشتیمانی بۆ دانیشتوانی پارێزگاکان دابین بکات. بۆ مەبەستەش لە ئێستاوە پلانەکانی دەست پێ کردووە. پشتیوان بەخوا لە ئێستاوە دەستمان کردووە بە جێبەجێکردنی پلانەکەمان کە ئەویش خۆی لە خاوێنکردنەوەی یەکەکانی بەرەمێنان و چاکردنەوەی تەواوەتی وێزگەکان دەبینێتەوە. بۆ ئەو مەبەستەش ژوورێکی باڵای چاودێریمان پێچێناوە و بەردەوام دەبین لە جێبەجێکردنی پلانەکەمان. ئامانجی وزارەتی کارەبای عێراق ئەوەیە لە داهاتوویەکی نزیکدا کارەبا بە ئەلیکترۆنی بکات و لەگەڵەوەشدا سوود لە وزەی خاوێن و تشکی خۆر وەربگرێت بۆ بەرهەمهێنانی کارەبا. هاوڵاتیانیش ئەم هەنگاوە بە گرنگ وەسف دەکەن. هذا القرار أنا أعتبره قرار صائب. ئەم بڕیارە بەسەرکەوتوو دەزانم چونکە ئەو کاتە پێوەردا دەنرێت و چیتر کارەباکەش بە فیڕۆ نادرێت و داهاتێکیش دەبێت بۆ حکوومەت. الموارد المالية نعتبرها أيضا من الحالات المؤثرة. ئەم بڕیارە بە سوودی هاوڵاتیانە ئەگەر وەکو خۆی جێبەجێ بکرێت کاریگەری باشی دەبێت چونکە کارەبا پێویستیەکی گرنگی ڕۆژانەی هاوڵاتیانە. في حياة المواطن هسه الحياة سواء كانت الصناعية العملية. بەپێی ئامارێکی وەزارەتی کارەبای حکوومەتی فیدراڵ کە ڕایگەیاندووە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا هیچ ساڵێک بۆ دابینکردن و پێدانی کارەبا وەکو ئەم ساڵ نەبووە کە ڕۆژانە 24,000 مێگاوات دابین دەکات و دەشڵێت لە چەند ساڵی کەمی داهاتوودا ئاستی بەرەمێنانی کارەبا بەرز دەکەنەوە بۆ 35,000 مێگاوات. جیا لەوەش لەگەڵ هەر سێ وڵاتی تورکیا و ئەردەن و سعودیا ڕێکەوتنی ئەنجام داوە بۆ بەستنی تاوەرەکانی بە تۆڕی کارەبای ئەو سێ وڵاتەوە.